سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزان دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوریەکەممان شاندی یاخود وەفدی عێراقی لە بەغدان بە سەرۆکایەتی مستەفا کازمی بۆ گفتوگۆ و توێژ لەگەڵ حکوومەتی ئەمریکا. وەفدەکە نوێنەری هەرێمی کوردستانی تایە، سکرتێری ئەنجومەنی وەزیران، سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و چەند کەسێکی دیکەش لە وەفدەکەی مستەفا کازمیدا هەن لە واشنگتن و ئەمڕۆ گفتوگۆ بەڕێوە چووە. وەزیری دەرەوەی ئەمریکا و وەزیری دەرەوەی عێراقییان بینیوە و وەفدی هەردوو لا گفتوگۆیان کردووە. یعنی گفتوگۆکان چڕن لە واشنگتن، گفتوگۆکان چڕن سەبارەت بە ڕێکەوتنی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق و ئەم جارە 5-6 لە نوێنەرانی کورد بەشدارن لە گفتوگۆکاندا. ئەمریکا چی لە عێراق دەوێ، عێراق چی لە ئەمریکا دەوێ. لە ماوەی ڕابردوودا یعنی هەمیشە قسە هەبووە لەسەر نەبوونیان فەراغ بۆشایی وجودی ئەمریکی لە عێراقدا. ئەمریکا دەیەوێت بەم ڕێکەوتنامە استراتیژیە بێتەوە بۆ عێراق بە جۆرێکی تر مامەڵە لەگەڵ عێراقدا بکە. دۆخی عێراق دۆخێکی خراپە لە ڕووی ئابووریەوە و هەمووشمان دەزانین سەردەمی ترامپ سەردەمی پارەپیاکردنە بۆ ئەمریکا. ئەیکە سەردەمەکە سەردەمی پارەپیاکردن بۆچی ئەمریکا لەگەڵ عێراقا خۆی مەشغوڵەکە کە سوور دەزانێ عێراق پارەیەکی باشی پێ نییە. لە سەردەمی دکتۆر عادل عەبدولمەهدیە عێراق ڕێکەوتنێکی 300 ملیار دۆلاری بۆ سەدان پرۆژە لە عێراقدا لەگەڵ چین واژوو کرد. گرفتی بۆ دکتۆر عادل عەبدولمەهدی دروست کرد. مستەفا کازمی دەیەوێت بەدیلی ڕێکەوتنە چینیەکە بدۆزێتەوە یان دەیەوێت شان بەشانی ڕێکەوتنە چینیەکە ڕێکەوتنە ئەمریکیەکەش بێتە ناوەوە. کەرتی وزە لە عێراق لە هەرێمی کوردستان کەرتێکە بۆشایی زۆری تێدایە، دەکرێت کۆمپانیای گەورەی ئەمریکی بێن پڕی بکەنەوە و پرۆژەی خزمەتگوزاری زۆر هەن لە عێراق بکرێن و جێبەجێ بکرێن. عێراق پێویستی دنیای بە پارە و بە خزمەتگوزاری و بە کارەبا هەیە. ئەمریکا چۆن دێتە نێوەم سێکتەرانەوە؟ عێراق لەژێر کاریگەری قەی ئابڵوقەکانی سەر ئێراندا تووشی هەندێک گرفت بووە بەڕاستی لە دابینکردنی وزە و سوتەمەنی لە کارەبا لە هەندێک لەم سێکتەرانە گرفتی بۆ دروست دەبێ. ئەمریکا بەم ڕێکەوتنە یان بەم گفتوگویانە دەکرێت عێراق تۆزێ بە دەربکات لەو ئابڵوقانی کە لەسەر ئێرانە. ئەمانە بەشێکن لە گفتوگۆکان و بەگشتیش یعنی کوردیش لە نێوەندی ئەم ڕێکەوتنانە و ئەم کۆبوونەوە گفتوگویانەیە دەکرێت بڵین سوودێک دەبینێ. بە تایبەتی کازمی بە پاکێجێک لە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانەوە چۆ بۆ واشنگتن. ئەمە تەوەرێک گفتوگۆکانە بێت. تەوەرێکی دیکەشمان لەسەر دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێ بە گشتی کە لە تەوری دۆما گفتوگۆی لەسەرەکەین. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتۆی توێژینەوەی ئەمریکی کوردی بە سکایپ و ڕاستەوخۆ لە هەولێرە و گفتوگۆمان لەگەڵاکە لەسەر تەوەری یەکەم. کار و سپاس بۆ بەشداریت. پێت وایە بەم سەردانی مستەفا کازمی بۆ ئەمریکا ڕێکەوتنامەی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق واژۆ دەکرێت دەگاتە بنبەست و کۆتایی پێدێ؟ ئەمە تایتڵە ڕئیسێکە و سەرێکیەکەمە، دواتر وردەکاری باسەکەین. بەڵێ سڵاو لە بەڕێزت کاگارام و سڵاو لە بینەرانی بەڕێزی گەلی کوردستان. پێم وانییە لەم سەفەری مستەفا کازمی ڕێکەوتنی استراتیژی نێوان عێراق و ئەمریکا واژووی کۆتایی لەسەر بکرێت، بەڵکو واژووی کۆتایی دەکەوێتە دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە لە 3/11/2020 ئەنجام دەدرێت، واتە دوای نزیکەی 80 ڕۆژی تر. بۆیە ئەمە گەڕی دووەمی دایلۆجی استراتیژیە و پێداچوونەوەی و داڕشتنەوەی کۆمەڵێک بەندی ڕێکەوتنامەی سۆفایە کە کاتی خۆی لە 2008 لە نێوان جۆرج بۆش و مالیشیدا مۆرکرا و ئەو کاتە 30 بەند بوو. ئێستا کۆمەڵێک بەندی لێ زیاد دەکرێت و ئەمریکا دوای ئەوەی کە لە 5/1/2020 پەرلەمانی عێراق بڕیارێک دەردەکا بە زۆرینەی کوتلەشیعەکان کە هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان بستنە دەرەوە، ئەمریکا هەستی کرد کە لە ڕووی یاساییەوە مانەوەی لە عێراق کەوتۆتە ژێر پرسیارەوە لە ناوەندە نێودەوڵەتیەکان. بۆیە زوو دوای دەست بەکاربوونی کازمی هەڵسا بە داواکردن بۆ پێداچنەوە بە ڕێکەوتنامەی استراتیژی تاوەکو چارچێوێکی یاسایی بدۆزرێتەوە لە ناو ڕێکەوتنامەی استراتیژی شوێنی ئەمریکا یاخود مانەوەی ئەمریکا بە شێوەیەکی یاسایی لە عێراقا جێی بکرێتەوە و ئەو پەیوەندی عێراق ئەمریکا بە موسساتی بکرێت، یعنی بە دام و دەستگایی بکرێت. بۆیە پێم وایە ئەم گەڕی دووەم لە واشنگتن کە بەڕێوەچوو ئەمڕۆ و بەیانیش کە ترامپ و مستەفا کازمی یەکتر بینن تەنها گەڕی دووەمە و پێم وانییە واژووی کۆتایی لەسەر ڕێکەوتنەکە بکرێت. باشە، واژووی کۆتایی دەکەوێتە دوای هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی. وەکوتت لە سەردەمی بوش و مالیکیان ڕێکەوتن هەیە لە نێوان
ئەمریکا و عێراق ئەمە هەموارکردنەوەی ڕێکەوتنامەیە زیادکردنی بەندەکانە ئەوەندەی کە ئێوە ئاگاتان لی بێ چ فەرقێک هەیە لە نێوان ئەم ڕێکەوتنەی ئێستا کە بەنیازە بکرێ و ئەوەی کە لە ڕابردووە هەبوو؟ بەڵێ ئەمە تازەکردنەوەی ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیژیە کە بێگومان ئەو ڕێکەوتنامەی کە لە 2008 مۆرکرا ئەو کاتە ئەمریکا لایەنە سەربازیەکەی جێبەجێ کرد کە دەبوایە بەگوێرەی ئەم ڕێکەوتنە لە سیویەکی 2011 دوایین سەربازی ئەمریکا لە عێراق چێتە دەرەوە ئەو کاتە ئەم بەندەی جێبەجێ کرا بەڵام ڕێکەوتنامەیەکی تر کە تەواوکەری ئەم ڕێکەوتنامەیە بوو ئەم جێبەجێ نەکرا کە زۆربەی سێکتەرەکانی دەگرتەوە وەکو سێکتەری ئابووری، سێکتەری تەندروستی، سێکتەری خوێندنی باڵا، سێکتەری ئەمنی و ئاسایش و سێکتەری وزە ئەمانە جێبەجێ نەکرا چونکە بارودۆخی عێراق بەرەو ئاڵۆزبوون چوو سەرەتا قاعیدە سەری هەڵدا دوای دروستبوونی فەراغێک کە دوای کێشانەوەی هێزەکانی ئەمریکا فەراغێک دروست بوو لە عێراق سەرەتا قاعیدە دروست بوو دواتر لە 2014 داعش سەری هەڵدا و بارودۆخی زۆر ئاڵۆز بوو بەڵام ئەو کاتە لەسەر داوای حکوومەتی عێراق دووبارە ئەمریکا لە 2014 گەڕایەوە عێراق بەڵام هەتاوەکو ئێستا بەڕاستی ئەو ڕێکەوتنامەیە جێبەجێ نەکراوەکو خۆی بۆیە ئەمریکا پاڵپشتی لە کارکتەرێکی و کازمی کرد تاوەکو بتوانێت ببێتە سەرۆکوەزیران 3 مانگ بەر لە ئێستا و دواتر لە ڕێگای پێداچوونەوە و تازەکردنەوەی ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیژی یان دایلۆجی استراتیژی کە بە سۆفا ناسراوە ئەمریکا دەیەوێت بەڕاستی شوێنپێی خۆی بە شێوەیەکی یاسایی لە عێراق بکاتەوە و بتوانێت ئەمن و ئاسایش لە عێراق بەرقەرار بکە بۆ ئەوی وەبەرهێنان بکە بۆ ئەوی کۆمپانیەکانی ئەمریکا وەبەرهێنان لە سێکتەری وزە لە سێکتەری لە هەموو سێکتەرەکان لە عێراق بکە و مەجال نەدا ڕێنەدا ڕکابەرەکانی وەکو جنابەت لە پێشەچیەکەی باس کرد بۆ نمونە سین یان چاینا بێ لە عێراق وەبەرهێنان بکە. باشە چاخۆی قسەکە ئەوەیە کاک کارۆ قسەکە ئەوەیە ئەمریکا ئەوێ ببێتە جێگرەوەی ئەو ڕێکەوتنامەیە ئەمریکا دەتوانێت وا بکە ئەسڵەن لەناو ئەم هەموو گرفتانەی لە عێراق هەیە لەناو ئەو هەموو بە ئامانجگرتنانی کە هێزەکانی ئەمریکا و کۆمپانیا ئەمریکیەکان لە ناوخۆی عێراقا هەیەە یعنی ئەمریکا یاخود عێراق باجارێ باز بکەین عێراق لەم ڕێکەوتنامەیە دەتوانێت لە سێکتەرە جیاوازەکان سوود لە ئەمریکا ببینێ لە کاتێکا ڕێکەوتنامەی پێشوو زەمینە لەبارتر بوو دۆخی ئابووری عێراق باشتر بوو لە ڕووی ئەمنیەوە تا ڕادەیەک یعنی عێراق زۆر باشتر بوو داعش نەبوو ئەم جۆرە لە جموجۆڵی تیرۆریستان نەبوو ئەم جۆرە لە دژایەتی بۆ هێزی ئەمریکی و کۆمپانیای ئەمریکی لە عێراقا نەبوو. بەڵێ پێم وایە مستەفا کاظمی بەهۆی بوونی کارکتەرێکی سیاسی کە مستەفا کاظمیە ئەم جارە دەرفەتەکە لەبارترە و بۆ ئەمریکا باشترین ئەلتەرناتیڤە و باشترین سەرۆکوەزیران مستەفا کاظمیە کە لە ناو ماڵی شیعە هاتۆتە دەرەوە بڵێن سەر بەڕەچەڵک سەر بە شیعەیە بەڵام کەسێکی سیکۆلارە جیاواز لە هەموو سەرۆکوەزیرانەکانی تری شیعە باگراوندێکی ئیسلامی سیاسی شیعی نییە بەمانای حزبێکی ئیسلامی شیعی پاڵپشتی یان بڵێن مرۆشەحی نەکردووە بەڵکو ئەمە لە جیاوازی ماڵی شیعە مستەفا کاظمی هاتووە بۆتە ئەو فریاد ڕاستەی کە عێراق ڕزگار بکە بۆیە پێم وایە ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ومێدی لەسەر مستەفا کاظمی هەڵچنیوە و مستەفا کاظمی بە فریاد ڕاستی عێراق دەزانێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەم بارودۆخەی کە لە عێراق لە 17 ساڵی ڕابردووە هاتە ئاراوە بتوانێت چارەسەری بکەوە بەلایانی کەم بتوانێت داواکاری خۆپیشاندەران کە لە یەکی دەی 2019 دەستی پێکرد و حکوومەتی عادل عەبدولمەهدیان ڕووخان بۆی بتوانێت بەلایانی کەم داواکاری خۆپیشاندەران جێبەجێ بکە کە چەند داواکاریی سادە و ساکارن ئەوانیش ئەوەی کە هاوڵاتی عێراقی بتوانێت پێداویستەکانی ژیانی بۆ دابین بکرێ و ئەمن و ئاسایش جێبەجێ بکرێ و خۆ بڵێن یەک لە داواکاری سەرنجەکانیش کە ئەمریکاش داوای دەکات و خۆپیشاندەرانیش داوایان دەکرد هەڵبژاردننی پێشوەختە بکرێ بۆی عێراق ببێتە خاوەن حکوومەتێکی شەرعی. اینجا مستەفا کاظمی بەڕاستی ئەو کەسایەتیە کە پێم وایە ئەمریکا ومێدی لەسەر هەڵچنیوە و ئەمریکا پاڵپشتێکی زۆری کردو هەتا قوربانیشی داوە ئەمریکا چاوپۆشی لە هەندێ شت کرد بۆ نمونە هەندێ پارەی ئێرانی ئەو کاتە لە سنگافورە بڵێن ئەمریکا وەکو بڵێ دەستی بەسەراگرت بوو دوایی لە بەرخاتی ئەوەی کە ئێران بتوانێت کە هاوکار بێ و ڕێگری نەکات لەوەی مستەفا کاظمی بێتە سەرۆکوەزیران ئەمریکا دەستی ینی هاوکاری ئێرانی کرد بۆی ئەو پارێ بەدەست بێنێتەوە مەبەستم لەوەیە کە فعلەن مستەفا کاظمی
ئەو کەسەیە کە ئەمریکا ئومێدێکی زۆری پێەوە ئەویش لە 110 ڕۆژی ڕابردوو کە بۆتە سەرۆکوەزیران توانیویەتی سەرنجی ئەمریکا بەلای خوا ڕابچێشێت، توانیویەتی هەندێک هەنگاوی چاکسازی بنێ بۆ ئەوەی کە ئەمریکا بەڕاستی هاوکاری بکە یان باوەڕی پێبێنێ یان سەرنجی ئەمریکا بەلای خوا ڕابچێشێ. وەکو جەناب دەزانی کاگاران مستەفا کاظمی 110 ڕۆژە بۆتە سەرۆکوەزیران، بەڵام بەڕاستی کۆمەڵێک هەنگاوی هاویشتووە کە سەرنجی نەک هەر تەنها ئەمریکا بەڵکو بشقامی عراقیشی بەلای خۆیان ڕاکێشا. ئەم ڕێکەوتنامەیە کا کارۆخ یعنی پرسێکی گرنگت هێنایە ناوە لە کاتێکە کە عێراق بڕیاری هەڵبژاردننی پێشوەختەی داوە، لە ئەمریکاش کاتێکی کەم ماوە گەر هەڵە مانگی 11 هەڵبژاردننی سەرۆکایەتی دەکرێت لە ئەمریکاش. یعنی ئەم ڕێکەوتنامەیە ناچێتە ناو چوارچەوەی جۆرێک لە بانگەشە و بەرژەوەندی کەسی بۆ هەردوو سەرۆک؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی جەنابەت باست کرد زۆر دقیقە و پرسیارێکی زۆر جوانیشە. دۆناڵد ترامپ لە ئێستادا هەتاوەکو هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کەمان لە 3 یانزەی 2020 دەکرێت ڕۆژی سێشەممە، هەموو هەنگاوێکی، هەموو چالاکیێکی، هەموو دیدارێکی بەمەبەستی ئەوەیە کە بتوانێت شەقامی ئەمریکی و ڕایگەشتی ئەمریکی بەلای خۆیان ڕابچێشێ بۆ ئەوەی کە لیڤڵی دەنگەکانی بەرز بکاتەوە بتوانێت خولی دووەمی سەرۆکایەتی ئەمریکا بەدەست بێنێتەوە. اینجا ئەم دەتوانین بڵین ئەم سەردانی کاظمی و ڕێخستنی و ئەم شێوازە لە پێشوازیکردنی و ئەم گرنگی پێدانەی ترامپ دەیەوێت پەیامێک بگەێنێتە شەقامی ئەمریکی کە عراق ئێستا خاوەن سەرۆکوەزیرانێکی لێ هاتووە و توانیویەتی کۆمەڵێک هەنگاوی باش باوێ. ئێستا عراق لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی تا ڕادێکی باش سەقامگیری بەخۆ بینیوە و ئەم پەیامە بگەێنێت تاوەکو وەکو هەڵمەتێکی هەڵبژاردن، وەکو شۆیەک ئەگەر بشێ بڵێین، وەکو خۆ دەرخستنێک ترامپ بیەوێ سەرنجی شەقامی ئەمریکی بەلای خۆیان ڕابچێشێ. بەڵام لەلایەکی تر بۆ کاظمیش گرنگە. کاظمیش ئێستا بەڕاستی پێویستی بە هاوکاری ڕاستەخۆی ئەمریکا، چونکە ژێرخانی ئابووری عراق لە هیچ ڕوویەکەوە ئەوەندە تۆکمەنیە کە بەبێ ئەمریکا بتوانێت خۆی ڕابگرێت. بۆ نمونە ئێستا داعش لێرە و لەوێ سەری هەڵداوەتەوە، ئەگەر توانای سەربازی ئەمریکا لە عراقا نەبێ، ئەگەر هاوکاری سەربازی ئەمریکا لە عراقا نەبێ، عراق ناتوانێت خۆڕاگر بێ. و لە ڕووی ئابووری بە هەمان شێوە لە ڕووی سێکتەری وزە ئەمریکا دەبێ هاوکاری عراق کاتاوەکو عراق لە ژێر چەپۆکی ئێرانە دەربێنێت، چونکە ئێستا بەشێک لە وزەی ناوەڕاست و خواری عراق لە بەغداوە دێ. و هەروەها لە ڕووی تەندروستی کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی هەموو دنیا بەتایبەت عراقیش ئێستا بە دەست ڤایرۆسی کۆرۆناوە دەناڵێنێ، بۆیە پێویستی بە هاوکاری ڕاستەخۆی ئەمریکایە. اینجا لە هەموو ڕوویەکەوە مستەفا کاظمی دەتوانم بڵێم هەوڵ دەدا پاڵپشتێکی تەواوی ئەمریکا بەدەست بێنێت تاوەکو بتوانێت هەم سەرکەوتوبی خۆی و هەم بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەویش دەیەوێت زیاتر خزمەت بکات، زیاتر سەرنجی شەقامی عراقی بەلای خۆیان ڕابچێشێ تاوەکو بتوانێت دەنگێکی باش بەدەست بێنێ و دووبارە ببێتەوە سەرۆکوەزیران و ئەو جارە بە شێوەیەکی بەهێزتر، چونکە دەنجی خەڵکە و شەرعیەتی زیاترە نەوەک بە پێکهاتنی کۆمەڵێک کوتلەی شیعە و سوننە و کورد، ئەو دەیەوێت دەنجی شەقامی عراقی بەدەست بێنێ. بۆیە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ئەم سەردانەی مستەفا کاظمی بۆ واشنتن هەم بۆ دۆناڵد ترامپ وەکو هەڵمەتێکی هەڵبژاردن وەکو دیعایەکی انتخابی بۆ خۆی بەکاری دێنەوە، هەم بۆ کاظمیش گرنگە کە پاڵپشتێکی زیاتری ئەمریکا بەدەست بێنێ بۆ ئەوەی زیاتر سەرنجی شەقامی عراقی بەلای خۆیان ڕابچێشێت تاوەکو دەنجی باشتر بێنێ لە هەڵبژاردننی داهاتووی عراق. کار لە ناوخۆی عێراق لە شەقامی شیعەیە یعنی ناڕەزایەتی هەیە، پێشنیار هەبوو پێشەوەی کاظمی بڕوا بۆ واشنتن، یانە دەبێت بی وەرەقەی ئەعمال بخێتە بەردەستمان بزانین تۆ چی باسی چی لەگەڵ ئەمریکاکەی و ئەیانوت دەبێت تۆ لەوێ باسی کۆتاییهێنان بە بوونی سەربازی ئەمریکی لە عێراقا بکەی. کاظمی تووشی گرفت نابێ بێتەوە لە ئەمریکا بگەڕێتەوە؟ پێم وایە کاظمی ئێستا زمینەی بۆ سازە تاوەکو بتوانێت ئەو ئەجندای ئەمریکا و ئەجندای خۆی جێبەجێ بکات، چونکە دوای ئەوەی کە ئەمریکا گورزێکی کە مەرجێنی لە ئێراندا بە کوشتنی قاسم سولەیمانی و مهدی مهندس لە 3 2020 کاظمی بەڕاستی زمینەکەی بۆ سازتر بوو، چونکە ئێستاش لەگەڵدا ئێران نەیتوانیوە کە ئەم فراغەی قاسم سولەیمانی دروستی کردووە پڕی بکاتەوە، ئەگەرچی کەسێکی بە ناوی ئیسماعیل قاانی داناوە، بەڵام ئەم کەسە نەیتوانیوە ڕۆڵی قاسم سولەیمانی بجێرە لە عێراق. بۆیە لەلایەک ئێران خۆی لەژێر ئاڕوقی ئابووری ئەمریکا دەناڵێنێ و پاشە قشەی کردووە، لەلایەکی تر ئەم ڕۆڵەی نەک تەنها لە عێراق هەر لە وڵاتانی تریش لە سووریا، لە لوبنان،
ئەو دەبینین حیزب الله ئێستا بەرەو پاشەکشەیە لە یەمەن ڕۆڵی ئێران بە شێوەیەکی گشتی پاشەکشەی کردووە چونکە استراتیژیەتی ترامپ بەرامبەر بە ئێران استراتیژیەتی ئەو پەڕی فشار بووە لە ڕێی ئابلوقابووریەکان بۆیە بۆ کازمیش لە ناوخۆی عێراق زمینە ساسترە تاوەکو خزمەت بکە ئەوەی جنابت دەڵێ کە کووت لە شیعەکان بیانەوە کۆسپ دروستکەن پێم وایە ئەوانیش ناتوانن بە شێوەیەکی ڕاستەخۆ کۆسپ لە بەردەم کازمیا دروست بکەن چونکە کازمی یەکەمیان پشتیوانی بەڕاستەخۆی ئەمریکای هەیە دووەمیان کەسێکە لە دەستگای مخابراتی عراقیەوە هاتووە تا ڕادێک سێکتەری سەربازی ئێستا توانیوێتی باش جڵەوی بگرێتە دەست چوارەمیان لە ڕێگای کۆنتڕۆڵکردنی دەواازە سنووریەکان چاکسازی دارایی کردووە کە ئەمەش زەربەیەکی کوشندەی لە حەشدی شعبی و لە کۆمەڵێک میلیشا داوە ڕێکەوتنی لەگەڵ هەرێم تا چەند قووەتە بۆ کازمی لە واشنگتن بەڵێ ئەمەش هەر گرنگە ئەمەش پێم وایە بەتایبەت کە چەند ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ بەرلەوەی سەفەر بکە بڕیاریدا کە لەگەڵ هەرێما تۆزێک نەرمی بنوێنێەوە 320 میلیارد بنێرێ بۆ 3 مانگ ئەمەش پێم وایە هەر شێوەیەک لە سیاسەتی کازمیە بۆ ئەوەی وەڵامێکی پێ بێ بەرامبەر بە ترامپ و ئیداری ئەمریکا بڵێ چونکە بەڕاستی ئیداری ئەمریکایەک لە داواکاریەکانی وەکو ئەمڕۆ مایک پۆمپیۆ لەگەڵ فواد حوسێن باسی کرد گوتی ئێمە هاوپشتی لە ڕێکەوتنی هەرێمی کوردستان و کازمیەکەین ئەو دەیەوێت ئەو وەڵامەی پێ بێ کە گەلیان پرسی تۆ بۆ نمونە لەگەڵ هەرێمی کوردستانە پێک نایی بۆ میزانی و بودجێ هەرێمی کوردستان فراگرتووە ئەو دەڵێن ئێستا ئێمە بەرەو پێکهاتنین و بۆ 3 مانگ من ئەو بودجێم دیاری کردەوە مەبەستم پێکهاتنی لەگەڵ هەرێمی کوردستانیش هێزێک دەداتە کازمی هەم لە دەرەوە و هەم لە ناوە خۆش و پێم وایە کوتلەکانی شیعاش ئێستا باشتر لە کازمیان دەست ناکەوێت چونکە مستەفا کازمی کەسێکە کە تاڕادێکی باش کۆ دەنجی لەسەرکەوە هەم لەلایانی شیعە هەم لەلایانی کورد هەم لەلایانی سوننە و ئەم کوتلە شیعانەش هەندێکیان لەژێر کاریگەری ئێران دەیانەوێت کە زەخت یان فشار بخەنە سەر کازمی بۆ ئەوی بڕیاری 5 2020 کە بڕیاری دەرکردنی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق جێبەجێ بکرێت کە ئەوە مستەفا کازمی بەر لە سەفەرەکەی باسی لەوە کرد کە ئێمە داواکاریمان ئەوە نابێت کە ئەمریکا عێراق جێبێڵێت چونکە ئێمە تاوەکو ئێستا شەڕی داعشمان لە پێشماوە ناتوانین بە تەنیا شەڕی داعش بکەین و پێویستیمان بمانەوە هێزەکانی ئەمریکا هەیە. باشە کاک کاروخ وەکو باست کرد و سێ جاری ژاماژەت پێکرد یعنی هێزە شیعەکان بە یاسا بە فشار داوای کشانەوەی هێزی ئەمریکیان کردووە لە ڕێکەوتنامی استراتیژیا پێ دوای ئەمریکا بابەتی حەشدی شعبی و هێز و میلیشای چەکداری شیعە مەزهەب یەکێک بێت لە قسەکانی یەکێک بێت لە داواکانی بۆ نەهێشتنیان کەمکردنەوەیان کۆنتڕۆڵکردنیان یعنی لە ڕێکەوتنامەیەکی وایە ئەمریکا ئەو لایەنە فەرامۆشەکات پێدوابێ نەخێر کاگارام ئەمریکا دەیەوێت کە کازمی کارێک کە یاسا سەروەر بێ بە تایبەت لە سێکتەری سەربازیە هیچ هێزێک لە دەرەوەی چەتری سوپای عێراقا نەبێ و دیارە ئەم هێزانی کە ئێستاش تاڕادەیەک چەکیان بەدەستە و لە دەرەوەی چەتری سوپای عێراقن وەکو حەشدی شعبی کە کۆمەڵێک گروپن هەندێکیان بەڕاستەوخۆی سەر بە ئێرانن داوای ئەمریکا ئەوەیە کە مستەفا کازمی بتوانێت جڵەوی ئەم هێزانە بگرێتە دەستوە بیان خاتە ژێر چەتری سوپای عێراق و هیچ هێزێک لە دەرەوەی سوپای عێراقا نەبێ بۆ ئەوەی کە یاسا سەروەر بێ بۆ ئەوەی کە سێکتەری ئەمنی و بۆ ئەوەی کە سەقامگیری لە عێراقا بێتەکایەوە چونکە ئەگەر سەقامگیری نەبێ هیچ لە ڕووی سێکتەری ئابووریشەوە ئەو وەبەرهێنانەی کە ئەمریکا دایناوە لە عێراقا بیکە ناکرێت چونکە هەموو وەبەرهێنانێک یان هەر وەبەرهێنەرێک بیەوە بچێتە وڵاتێک بۆ وەبەرهێنان بکە اینجا لە هەر سێکتەرێکا بێ پێویستە سەقامگیری هەبێت بۆ ئەوی بتوانێت ئەم کۆمپانیانە ئیشی خۆیان بکەن لەبەرەوە پێم وایە کە یەکێک لە داواکاری ئەمریکا داواکاری استراتیژیەکانی ئەمریکا ئەوەیە کە مستەفا کازمی بتوانێت کە حەشدی شعبی لە قالبدا بەلایانی کەم لە قۆناغی یەکەمە و دواتر بە شێوەیەکی تەواو لە بڵێن بیان خاتە ژێر چەتری سوپای عێراق و لە بیریشمان نەچێت کە پشتگیریەک جگە لە ئەمریکا کە پشتگیریەکی ڕاستەوخۆی کازمیە و کورد و سوننە و هەندێک لایانی شیعەش پشتگیری کازمین مەرجەعی باڵای شیعە کە عەلی سیستانیە ئەویش پشتگیریەکی ڕاستەوخۆی کازمیە بەڵام یەکێک لە ئامۆژگاریەکانی عەلی سیستانی بۆ کازمی ئەوە بووە کە بە هیچ شێوەیەک نابێت بە هێز میلیشیاکانی حەشدی شعبی چەک بکە بەڵکو دەبێت بە نەرمونیانی ماوەڵیان لەگەڵ بکە وەگەر بشێ بڵێن دەبێت بنکۆڵیان بکە چونکە ئێستا وای کردووە کازمی لە ڕێگای چاکسازی لە دەواازە سنووریەکان بڕبڕی پشتی حەشدی شعبی لە ڕووی دارایی بڕیوە ینی مەبەستم ئەوەیە کە ئێستا ئەم ڕێگا قاچاغی کە پێشتر لە دەواازە سنووریەکان بە شێوەیەکی گشتی هەبوو کە هەندێک لە دەواازە سنووری عێراقی بەدەست حەشدی شعبیەوە بوو
کازمی توانی وێتی کە ئەم دەواازان گەڕێنێتەوە ئەم داهاتانە بۆ خەزینەی عراقی بگەبجێڕێتەوە لەم ماوەیە حەشی شعبی بەهۆی نەبوونی ئەم یارمەتیە داراییانە و بڕانی پێم وایە کە گورزێکی کە مەرجێن و بڕڕێی پشتیان شکاوە لە ڕووی ئابووری ناتوانن وەکو جاران چالاکی بکەن و ناتوانن وەکو جاران بەهێز بن بۆیە بەرەبەرە بنکۆڵیان دەکات دواتر دەیان خاتە ژێر چەتری سوپای عراق. لە وەفدەکەی عێراقدا لە واشنگتن 5 کورد 6 کورد شتێکی لەو بابەتە هەن نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە ئەمریکا بوونی هەیە لە گفتوگۆکاندا تا چەند گرنگە کورد قسەی خۆی هەبێ و باسی کورد هەبێ و یعنی لە ڕێکەوتنامەی استراتیژی عێراقی ئەمریکیا کورد وجودێکی تەواوی هەبێەوە لە بەندەکانە ناوی بە فەرمی بێت تا چەند بۆ کورد گرنگە داوای کوردی تیابێ ئەم ڕێکەوتنامە استراتیژیە و لەلایەکی ترەوە کورد ئەتوانی ئەمە بکە. پێم وایە کە ئەم دانوستانانی ئێستا لە ئارادایە و دووگەڕی دانوستانەکان تا ئێستا بەڕێوە چووە جیاواز لە ڕێکەوتنامەی سۆفای 2010 ئێستا ڕۆڵی کورد زۆر ڕۆڵێکی بەرچاوترێت چونکە لە ڕێکەوتنامەی 2010 کورسیەکی تایبەت یان مەقعدێکی تایبەت بۆ کورد دانەندرا بوو بەڵکو ئەو کاتە تەنها و شارزێباری وەزیری دەرەوە بوو ئەویش تەمسیلی عراقی دەکرد بەڵام هیچ کوردێک وەکو ئێستا بە شێوەیەکی فەرمی لە ناو دانوستانەکانە وجودی نەبوو ئامادەی نەبوو بەڵام ئێستا جیاواز لە ڕێکەوتنامەی ئەو کات ئێستا کورد بەڕاستی حسابێکی باشی بۆ کراوە و مەقعدێکی تایبەت لە ناو دانوستانەکە لە هەموو گەڕی دانوستانەکانە کورد بەشدار دەبێ و کورد قسەی دەبێ و کورد ئەجندای خۆی دەبێ و دیارە بەڕێز فەوزی حەریری نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکات لەگەڵ ستافێکا کە ئەجندای هەرێمی کوردستان لە ناو دانوستانەکانە دەخەنە ڕوو و هەرێمی کوردستانی وەکو هەرێمێکی فیدرال لە چوارچێوەی عراقدا کە بەگوێرەی دەستوری عراق دانی پێدانراوە لە هەموو بەندەکانی ڕێکەوتنەکەیە بەشی خۆی دەبێ بەو مانایی کە بۆ نمونە ئەگەر ڕێکەوتنامەی استراتیژی خاڵێک یا مەلەفێک لەوانە باس لە سێکتەری وزە بکە ئەوە هەرێمی کوردستانیش لە هاتنی کۆمپانیاکانە بەشی خۆی دەبێ بۆ ئەوەی وەبرێنان لە سێکتەری وزەیە بکەن لووە لە هەموو ئەو یارمەتیانی کە ئەمریکا دەیدا بۆ نمونە ئەمڕۆ مایک پۆمپیۆ ڕایگەیاند کە 2.4 میلیارد دلار هاوکاری عراق دەکەن لەم پارەیە لەم گونجانەی کە ئەمریکا بۆ هاوکاری دەیدات عراق 170 ئەمانە بۆ هەرێمی کوردستانیش دێ چونکە هەرێمی کوردستانیش وەکو هەرێمێکی وەکو باسمان کرد هەم لە ناو بەڕێوەچوونی دانوستانەکان نوێنەری هەیە و هەمیش ڕووی دەستوری یاسایی و هەرێمێکی دانپێدانراوە لە چوارچێوەی عراق بۆیە پێم وایە بارودۆخی کورد ئێستا لە پێشووتر باشترە لە ڕووی بەڕێوەچوونی دایلۆجی استراتیژی و نوێنەری کورد لەوەیە و جگە لە بەڕێز فەوزی حەریری فواد حوسێنیش کوردێک بەڵام ئەو وەزیری دەرەوەی و زیاتر نوێنەرایەتی عراق دەکات و چەند کەسێکیش لە ئەنجومەنی وەزیران بەشدارن ئێستا بۆ نمونە دکتۆر ئامانز ڕەحیم لەگەڵ وەفدەکەیە چووە و چەند کەسایەکی تریش بەشدارن لە وەزارەتی پێشمەرگە کاک هەژار چووە لە بڵێن کاکلااو چووە ئیتر هەندێک برادر چوونە کە وەفدێکن لەگەڵ کاک فەوزی حەریری و لەو دانوستانانە ئاگاداری گەورە و بچووکی بەڕێوەچوونی دانوستانەکان دەبن. باشە بەڕێز کار و خۆشنا و سەرۆکی ئینستیتۆی توێژینەوەی ئەمریکی کوردی سپاس دەکەم ڕاستەوخۆ بە سکایپ و لە هەولێرە و لەگەڵ مابووی سپاس بۆ بەشداریت پشوێکی کورد وەرە گرم و تەوەری دۆم بەردەوامە بین. جاریتر سلااوان لێبێ دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرژەوەندی وڵاتان لە ناوچەکە ئەو گۆڕانکاریانەی کە هەن و بە تایبەتی دوای دۆخی لوبنان چیمان پێڵێن بەرژەوەندی وڵاتانی زلهێز لەم ناوەیە چۆن دەبێ هاوکێشەکە چی لێدێ ئەوەی کە ئێستا دەگوزارێت چییە بابەتی گفتوگۆکانمانە لەگەڵ بورهان ڕەوف چاودێری سیاسی کە بە سپاسە و لەگەڵمانە کاک بورهان بەخێر بی. زۆر سپاس. کاک بورهان ئەوەی کە لە لوبنان ڕوویدا ناوی بنین قۆناغێکی نوێی ئاڵۆزی و کێشمەکێشە سیاسی و بەرژەوەندیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان ئەوەی لوبنان جارێ نەبووە بە قۆناغ. سڵاو لە بینەرانی خۆشەویست بێگومان لوبنانیش بەشێکی دابڕاو نییە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین ئەم ناوچە گرنگە من زۆر جار ئەمەم تووە ئەم ناوچە هەستیارەی کە چاوی هەموو دنیای لەسەرە
ئەم ناوچەکە چقی زۆرێک لە ململانیەکانی جیهانە لە ڕووی جوگرافیەوە شوێنێکی بەستنەوەی قارە کۆنەکان و نیک جیهانی ئاسیا و ئەوروپا و ئەفریقیا. ئەم ناوچەیە وەکو دەڵێن لانکەی شارستانیەت و لانکەی هەموو دیانەتە ئیبراهیمیەکانە. ئەگەر سێ دیانەتی گەورە لە جیهاندا بێت لەم ناوچەوە پەیامبەرەکانی هاتوون چی مەسیحی و یەهودی و ئیسلام. لەبەرەوە ئەم ناوچە لە دێر زەمانە و لە مێژە شوێنی ململانیە و جێی سەرنجی هەموو جیهان بووە. ڕووداوەکانی لوبنانیش بێگومان بەشێکی دانەبراوە لەم کۆی کێشە و ململانیەکانی ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ناوچەیەکە وەکو لەسەر بورکانێکە لە ئاگر ناوچەیەکە وەکو مەنجەڵێکە و دەخوڵێ و پڕە لە ململانی ئیتنیکی و تائیفی و سەرڕایەوەش ئەم ناوچەیەکەوە ئەو کە لە بیرم چوو باسی کەم سەرچاوێکی گرنگی وزەیە نزیکەی 1966 یەدەک و نەوتی جیهان لەم ناوچەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەیە. لوبنان بەشێکە لەوەی هەرچەندە کە خۆی وڵاتێکە تا ئێستا خاوەنی سامانی سروشتیش نییە وەکو کۆلۆنیالیستێکی فەڕەنسی لە کاتی خۆی داوە ئەو بەیروتەیکەوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەگشتێگەر سێ شاری قەدیم هەر لە زمانی عوسمانیەکانەوە بێکو دەڵێن ئەزمیر لە تورکیا و ئەسکەندەری لە میسر و بەیروت لە لوبنان و شامی جاراندا دا شوێنی کۆبوونەوەی ئیتنیکە جیاوازەکان بوو ڕوویەک بن وەکو شارێکی عالەمی بن تابعی تائیفە و قەومێکیان بەسەر زاڵە بێ لوبنان و بەیروتی پایتەختی یەکێک بووە لەو شارانە. هەمومان ڕووناک بیرانی دنیای عەرەب عێراق ناوچەکە قەرزارباری ناوەندە کولتوریە گەورەکانی داڕ و تەلیعە و هەموو دادام و دەستگا چاپەمەنیەکانی لوبنانین کە سەرچاوی بیری پێشکەوتن خوازی و ئەوانە بوون. ئەوەی کە لە لوبنانە ڕوویدا ئاکامی ئەو سوراعە و ئەو واقعەتاڵەیە کە لەو لوبناندا لە دوای شەڕی ئەهلی لیەوە کە لە ساڵی 90 کۆتایی هاتووە ئیفرازات و دەرهاویشتەی ئەو واقعەیە کە حکومڕانی لوبنان دەکە کە بە جۆرێک لە جۆرەکان حکومڕانی تائیفی و ئیتنیکی لە لوبناندا ئەوە دەرهاویشتەکەی بووکەوە لوبنانی بەم دەردەگەیان و بەم ڕۆژە گەیانوە کە بە وابەستەی وڵاتانی دەوروبەر حکومڕانی و باڵادەستی تاقم و گروپی میلیشیایی و چەکدار بەدەر لە دەوڵەت و سوپای لوبنانی جێشێ موسەساتێ بەڵام بەداخەوە لە پشتی پەردەوە ئەحزابە تائیفیەکان و میلیشیا چەکدارەکانیان یاری بە مقدرات و بە پیرۆزیەکانی ئەو وڵاتە دەکەن ئەوەی کە لە لوبنانە ڕوویدا کە لە 2013 ئەو کەمیە گەورەی ئەو مادە کیمیاویەکە لە مەرفەئی بەیروتا بووە بەو شێوە بە ئێهمالی بمێنێتەوە ئەو کارەساتەی هێناکە بەسەر لوبنانی هێناکە زۆرێک لە کێشە و ململانەکانی ناوچەکەی تەقانەوە بۆ پێدەچی ئەمە وەڵامی پرسیارەکە جنابەت سەرەتای قۆناغێکی تازە بێت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڵێن بەیروت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بچووکە کە هەموو ئیتنیکە جیاوازەکانی تایە هەموو پێکاتەکانی تایە هەموو بەرژەوەندیەکانی تێدایە. باشە هەر لە بەیروت هەر لە لوبنان بمێنینەوە و دەرەنجامی دادگایەکانی تایبەت بە تیرۆرکردنی هەریری سەرۆکوەزیرانی ئەو کاتی لوبنان تیمێک گروپێک لە حیزب الله تۆمەتبار دەکات ناوی ئاشکراکە کە فڵانە کەسەوە ئەم کاری کردووە بە هاوکاری تیمێک کە ناوی تیمەکەش ئاشکراکە و وردەکاری کوشتنەکەش و تیرۆرکردنەکە بڵاو دەبێتەوە. ئەمە ناوەڕی چی؟ ئەمە واقعی دادگایی ئیشکردنە یان درێژەدانە بە نینۆکردنی ئێرانی؟ بێگومان واقعی ئەو محکەمەی کە تایبەت بۆ کوشتنی ڕەفیق حەریری دامەزرێنرا و هەمومان دەزانین تیرۆرکردنی ڕەفیق حەریری لە ساڵی 2005 بوو لە ناوەڕاستی بەیروتا و ناو لە حەی زەیتونە و ئەوەی لە دواتر لە 2011دا کە لوژنەیەکی نێودەوڵەتی و یان دادگایەکی نێودەوڵەتی بۆ تەحقیق لەم تیرۆرەدا بەکاردێ خۆی ئەمە بەخۆی لە پرسیارە خۆی لە لوبنان وڵاتێکی سربەخۆیە خاوەن سیادەیە بۆ محکەمەیەکی دەولی بێ بۆ لە دەرەوەی لوبنان خەڵک ئەم لایەنێکی تر ئەم لێکۆڵینەوەوانە بگرێتە ئەستۆ ئەمە لێرا گومانە گەورەکە دروستەکە کە گومان دەخاتە سەر دەسەڵاتی ئەو وڵاتە دەسەڵاتی دادوەری لە وڵاتەدا کە ئەمانە لەژێر لولەی چەک و حکومی میلیشیادا ناتوانن لێکۆڵینەوەیەک و دادگایەکی بێلایەنانە بکەن لەبەرەوە پەنا بۆ ڕێگەی تر براوەوە ئالیەت و میکانیزمی ئەوەی دانراوەکەوە محکەمێکی دەولی دابندێکە سەرپەرشتی ئەم تەحقیقاکەش دوای چەندین ساڵ
ئەوە ئاکامەکەی داهاتن یعنی اختصاصی ئەو محکەمەش نییە وەک لە مەبادیئەکانیان باس کرا ئەو باسی ئەوە بکامە چەند وڵاتان لایەنەکان دەستوەردانی ئەوان ئیبراز بکات و بیکات بە کێشەی گەورە یعنی لەوانەیە بێتە بەرژەوەندی وڵاتەکان و ناکۆکی و پەیوەندی نێودەوڵەتەکان ئاڵۆزە ئەگەر لایەنێک و حیزبێک و ئەوە دیاری پێ بۆ لەبەرەوەی خۆیان ئەگەر سەری بڕیارەکانی محکەمەکە بکەی خۆی پاراستووە لە ناوهێنانی تەنانەت حیزب وڵاتێکی مەسەن کە بڵێ سووریا ئێران کە ئەوە کاتە سووریا سوپای سووریا کاتە 2005 لە لوبنانا بۆ باڵادەست بۆ ئێرانەکان بە جۆرێکی دەوریان هەبووە حیزب وڵات وابەستەی ئەوانە خۆی تەمویل و چەک و هەموو شتێکیان لەسەر زاری حەسەن نەسڕڵڵای سەرۆکیان دەڵێ مەئکەل و نامەبەست و ناکول و من جمهوریە ئیسلامیەوە لە سەر کەناڵەکانەوە بۆ چەند جارە لێ هەموو ئیمداداتەکانمان کۆماری ئیسلامی ئێران بەڵام ئەم محکەمە خۆی پاراستووە لە ناوهێنانی ئەوانە ئەوە خۆی هێناوەتەوە لە ناوی ئەو چەند کەسە حەسەن عەیاش و چەند کەسێکی تر کەوان تایسە تەلیق و ئازاد و شوێنەکانیان دیار نییە بۆ محکەمە کە ڕاپێکی زیندان بکرێن و ئەو سزای کە محکەمەکە دایەتی بەسەریان بسەپێنرێت. باشە لە سووریاش پێشهاتی نوێ هەیە هێزەکانی سووریا لەگەڵ هێزی ئەمریکا ڕوبەڕووە بنەوە ئەمە ناو ئەنرێکی بەڵێ لە سووریاش لە دوای دەرکردن و دەرچواندنی یاسای قەیسەر ئەو کە لە ماوەی ڕابرداوی کە کۆنگرسی ئەمریکا بڕیارێکی توندیاندا کە بەناو یاسای قەیسەر ناوبانگی دەرکردووە یاسای قەیسەر ئەو یاسایەکەوە یەکێک لە سەربازەکانی سوپای تورکیا لە ساڵی 2012 بووە بزانم هەڵە نەبنیان 11 ڕای کرد لە ناو سوپای سووریا و نزیکەی 12500 بەڵگەم دۆکۆمنتی لەگەڵ خۆی دابت لە زیندانەکانی ئەسەدەوە لەسەر ئەشکەنجەدانی زیندانیانی سیاسی و ئەوانی کە لە خۆپیشاندانەکانی سووریادا بنە سەر کوشتنیان قەتڵ و عامکردیان ئەمانەی برد و ڕای کرد و گەیاندێ ئەمریکا دوای ئەمە کاری لەسەر کرات بۆ چەند ساڵێکی بەردەوام لە کۆنگرسمانەکان و لە ئیدارەی ئەمریکی و میدیاکانی ئەمریکا دوای گەیشتنەوەی هەردوو حیزبی کۆماری و دیموکراتیەوە زۆر مهمە چونکە ئەگەر ئێستا کۆماریەکان حکومی ئەمریکا دەکەن ئەگەر ئەوان بڕیارێک دەربکەن دوای دیموکراتەکان ئەگەر ئەوانی تیانە بن بێنە سەر دەسەڵات لە دوای ترەمپەوە دەتوانن گۆڕان بەڵام ئەمە هەردوو حیزبەکە کاریان لەسەر کردو بە کۆدەنگی دەنگیان لەسەر داوە کە ئەو سزانە بەسەر سووریادا بسەپێن ئەو سزانە زۆر سزای توندی تەنانەت ئەو وڵاتانی ئەو کۆمپانیانی تەنانەت لە بنیادنانەوەی سووریاشدا بەشدار ببن بە هەر جۆرە لە جۆرەکان کۆمەکی ڕژێمی ئێستا بکەن ئەوانە هەموو بەر ئەو سزا دەکەون سزاگەلێکن بواری چالاکی و جم و جۆڵی حکوومەتی سووریا زۆر سنووردار دەکەن لەبەرەوە ئەم بەردیەکەوتنانە لەگەڵ ڕژێمی ئەسەدا لەلایەن هێزە ئەمریکیەکانەوە تەسەووری من پەیوەندی بە یاسای سیزەر و ئەو لێکەوتەکانی ئەو یاسایە کە لە ماوەکانی داهاتوودا لەوانەیە زیاتر دەرکرێت. ئاشکاک بورهان ئەوەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی ڕوو ئەدا دوو جۆر لە پێشهات دەبینرێت. جۆرێک لە پێشهات ئەوەیە کە ئەمریکا هاوپەیمانەکانی تایە سوودمەندن، جۆرێک لە پێشهات ئەوەیە کە ئەمریکا هاوپەیمانەکانی تایە زیانمەندن. ئێستا سوودمەندەکانێکێک لەوانە بۆ نمونە ئیمارات لەگەڵ ئیسرائیل ڕێکەوتنی ئیمزاکەوە پەیوەندیەکی ئاشکرای ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیللا دروستەکە بە هاوکاری و نێوەنگیری ئەمریکیەکان. ئەوەی کە ئێوە دەیبینن لەسەرەوە کە سەیری نەخشەکە کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەژمونی کێ زاڵترە؟ ئەمریکا ئێستا ئێوێ بگەڕێتەوە ئێوێ خۆی و هاوپەیمانەکانی ئیتر باڵا دەست بن ئێوێ ئەو پەلکێشیانی کە لە ڕابردووە ورچە سپیەکان ویستویانە بیەکەن بۆ ئاوەگەرمەکان و تورکیا بە جۆرێک لە جۆرەکان خۆی بە ڕیشسپی و دەمسپی بزانێ ئێران خۆی بە خاوەن ماڵ بزانێ یعنی دەیەوێت ئەمانە کۆتایی پێ بهێنێ ئەمریکا یان ئێستا دەردەکەوێت کە کێکەکە چۆن دابەش دەبێ؟ بەڵێ لە ڕاستیدا ئەمە کۆمەڵێک معادلات و هاوکێشەی جوانت لە پرسیارەکەدا پرسیارێکی زۆر قوڵەوە هەم ئاڵۆزیشە لە هەمان کاتداوە بەریەکەوتنی بەرژەوەندی و ئەگەڕێتەوە بۆ ئەو ململانی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەویندا سەری هەڵداوە هەر لە قوتبی ئێرانی تورکی ئیماراتی سعودی ئەمریکی کە ڕووسەکان کە ئێستا بەهێز گەڕاونەتەوە بۆ ناوچەکە هەموو ئەمانە لە شەڕ و ململانیەکی گەورەدان بۆی پێی خۆیان قایم بکەن لەلایەکی تریشەوە ئێستا کە ئەمریکا بەرەو هەڵبژاردن دەڕواوە ترەمپ
لە چەند هەمومان دەزانین دەستەی یانزە وادەی هەڵبژاردننی سەرۆکایەتیە لە ئەمریکاوە گرنگە پێگەی ئیسرائیل و یەهودەکانی ئەمریکا لەم کاتەداکەوە ڕێکەوتنێک کە لە نێوان وڵاتێکی کەندا و بۆ یەکەم جارە یعنی کە وڵاتێک لە کەنداوی عەرەبیەوە بۆ جۆرە بە ئاشکرا ڕای بگەینە کە پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلدا پێک دێنێت پێشکەوتنێکی گەورەیە بۆ ترەمپ و بۆ ئیدارەکەی بۆی یەهودەکان و ئیسرائیلی پێ ڕابکێشە بۆ کێروی هەڵبژاردننی داهاتووی ئەمریکا. لە هەمان کاتدا ئەوەی کە ئێستا لە دوای 41 ساڵ لە یەکەم معاهدەی سوڵح و ئاشتەوایی لە نێوان عەرەب و ئیسرائیل لە 79 کام دێڤید کرا هەمومان دەزانین کە ئەنوەر سادات و لە سەرۆکی ئەو کاتی میسر و مناحم بێگن سەرۆک وەزیری ئەو کاتی دەوڵەتی ئیسرائیل ئیمزا کرا لە منتەجعی کام دێڤید و لە ئەو کاتە جیمی کارتەر سەرۆکی ئەمریکا بوو. ئەمە جارێکی تر و دوای ئەوەش ڕێکەوتنامەی وادی عەرەبە لە نێوان ئیسرائیل و ئوردنیشدا هاتە ئاراوە. ئێستا ڕێکەوتنێکی تر لەم ناوچەدا بێتە ئاراوە واژۆ بکری ئەمە ڕێخۆشکەرە بۆ ئەوەی کەەوە باس لە ڕێکەوتنی تریش دەکرێت. ئێستا باس لە وڵاتانی تری عەرەبیش دەکەن کە سەریان گرتووە کە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلدا دەدامەزێن باسی لە عەمان دەکەن، باس لە بەحرێن دەکەن، باس لە سوودان دەکەن. تەنانەت ئێستا میدیاکانی ئیسرائیل وەکو من ئاگادارم لە پێش ئەوانەوە باسی عەرەبستانی سعودیەشەکەنکەوە پەیوەندیەکانی ئاسایی بکاتەوە کە یەکێک لەوانەی کەوا کە ئیعجابی هەیە بۆی و کاری پێدەکاو لەوانەیە لە جێری کۆشدەری ڕاوێژکاری ترەمپیشەوە نزیکە شازادەی جێنشینی محەممەد بن سەلمانە کە هەموو ئەمانە تەتەوری گرنگن بۆ ناوچەکەەوە بۆ ئیدارەی ترامپ بۆ ئیسرائیلیش. ڕاست لەبەر ئەوە ئەم جۆرە لە پێکهاتن و نزیکبوونەوە و ڕێگەی هاشتی ئەوەشمان پیشان دەدا لە هەمان کاداکەوا سەردەمی جەنگ و یەکلاکردنەوەی ملمانەکان بە توودوتی ژی لەوانەیە کۆتایی هاتبێەوەی عەرەبەکانیش بە ئاشتی دەستیان کەوتووە لە ماوەی ڕابردەوە گرنگە ئەوەی بە ئاشتی دەستیان کەوتووە هەرگیز عەرەب بە شەڕدەستی نەکەوتووە. ئەوەی ئەنوەر سادات بە ئاشتی سەحرای سینائی لە ئیسرائیل وەرگرتەوە دوای ئەو حافز ئەسەد و سووریەکان بەرزایەکانی جۆلان کە لە 1970ەوە داگیر کراوە تا ئێستا نەیانتوانی وەرگرنەوە لە دو هەنگاوە ئیسرائیل بە ڕسمی کردی بە بەشێک لە دەوڵەتی ئیسرائیل و کە جارێکی تر نەیگەڕێنەوە بووانە. لەبەرەوە پرۆسی ئاشتی لەوانەیە بە قازانجی عەرەبی و بە تایبەتی ئەمەی کە لە ڕێکەوتنامەکەی ئیمارات و ئیسرائیل داهاتوە ئەڵێن ئیسرائیلەکان قەولی ئەوەیان داوەتر ئیسرائیل کۆتایی بەوە بێنێکەوە ئەم بەشانە ئەم ئەرزانی کە لە 1970 تا داگیر کراون و ئەوانەی ناوچەی غەزە و کە پێی دەڵێن زەفەی غەربی بلیکێنێ بە ئیسرائیلەوە واز بڵێنی ئەوەی دا بۆ مەرجە کراوەکە ئەمە واز دەوە بێن. ئەگەر سعودیەکانی جان وڵاتانی عەرەبی تریش بتوانن چەند مەرجێکی تر بەسەر دەوڵەتی ئیسرائیلدا بسەپێن لە بەرامبەر ئاشتیا لە بەرامبەر پەیوەندی بازرگانیە لە بەراورد ئاساییکردنی ناوچەکەدا لەوانەیە ئەمە دەستکەوتێکی گەورە بێ بە عەرەب و ئەمە بە شەڕبەدینە بە ئاشتی باشە. ئەو ململانێک گەورەی کە لە نێوان ئەمریکا و ئێرانە هەیە چی لێ دەخەنەوە؟ یعنی بەکوێ ئەگا هەر ئابلوقەی ئابووری و هەر مەرجی ئابووری قورس و هەر سنووردارکردنی ئێران تاکەی و بۆ چۆ؟ بەڵێ هەر پەیوەندی بە ڕێکەوتنەکانی عەرەب و ئیسرائیل من حەزم کرد باسی ڕۆڵی تورکیا و ئێرانیش بکەمەگە باش بێت. ئەوەی کە دەبینی ئێستا کە هەژەنە کاردانەوەکان ئەگەر سەرپەی دوای ڕێکەوتنەکەی ئیمارات و ئیسرائیل کاردانەوەی تون لە تورکیا و ئیسرائیلەوە دەبینی کاتێک ئەوان عەرەبن ئەمان خۆیان عەرەبن لە کاتێکدا دەوڵەتی تورکیا و ئەردۆغان خۆیان یەکەم وڵاتن کە پەیوەندی دیبلۆماسیان لەگەڵ ئیسرائیلدا هەیە و ساڵانە بە دەیان ملیار دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان ئیسرائیل و تورکیادا هەیە. ئەردۆغان ئەمە بۆ دەکا بەرامبەر بەڕێکەوتنی عەرەبەکان ناڕازیە بەڵام بۆ ئەمان حرامە و بۆ خۆی حەڵاڵ. ئەمە پرسیاری گەورەیە. ئێرانیەکانیش ئەوەی بۆ ئێران ئاشکراتر بێ و ڕوونتر بێ ئێمە هەمومان ئەو جیلەی کە شۆڕشی ئیسلامی ئێران و ساڵی 79مان لە بیرە لەو کاتەوەی کە
دەوڵەتی جمهوری ئیسلامیات سەرکار تا ئێستا ئەوان بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل و زۆرێک لە هێزە ڕۆژئاواکانیان بە ئاشکرا کردووە و ئەوان خۆیان خاوەنی ڕەوت و بۆچوونێکی ئەو بوون لا شەرقی و لا غەربیە جمهوری ئیسلامیان خۆیان دەکاتە لە نێوان شەرق و غەربیش ئەوان خۆیان بە هێزی سێم و دادنا لە سەر ئاستی جیهان و پێشڕەوایەتی ئەو ڕەوتەیان کردووەوان تا ئێسش هەرچەند لە شەڕی عێراقی و ئێرانیدا هەمومان لەبیرمانە مەسەلەی کڕینی چەکی ئیسرائیلی بۆ ئێرانەمانش کاتی خۆی هەڵایەکی زۆری لەسەر کەوتەوە گومانی خستە سەر ئەو ئیدعانەی کۆماری ئیسلامی ئێرانیش بەرامبەر بە ئیسرائیل لە کاتێکدا ڕەفسنجانی و کۆمەڵێکی تر تێوەگلابن بۆی کەوا چەک لە ئیسرائیل بکڕن لە کاتی شەڕی عێراق و ئێراندا ئەمانش هەبوو بەڵام کاردان و ئێرانیش زۆر توندەوە دژ بەو ڕێکەوتنانەیە بێگومان ئێران ئەوەی کەوا خوازیاری ئەوە بێ و تورکەکانجی لە هەماندا ئەم وەکو ئیسلامی شیعەوە تورکان وەکو ئیسلامی سونی ئەوان ئێستا بە دوای زیندوکردنەوەی ئەم زادە ئیمپراتۆریاتەکانی خۆیان ئەم دەوڵەتی عوسمانی و ئەو سەفەوی و لەم پێناوەدا ئەوانیش ململانی ئەویانە لە ئەمریکاوە خۆیان ئێرانیەکان بە تایبەتی ئێستا وەکو دەڵێن لە 4 پایتەختی عەرەبی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوان حکومڕانیان دەکرد تا ماوەیەکی کەمی پێش ئێستا هەرچەندە ئێستا هەژمونونەکەیان لەوانەیە هەندێک پاشەکشەی کردبی ئەوان لەم ململانیەدان و لە هەوڵی ئەوەدان جێپی خۆیان لەم ناوچەدا هەبێت لە هەوڵی ئەوەدان بەسەر ناوچەی کەنداوە هەژمونی خۆیان بسەپێنن تەحەکوم بە مەزیقی هورمز بکەن بتوانن یعنی کلیلی ناوچەی ڕۆژهەڵات بەدەستی ئەمانەوە بێواگەر ئەمریکا و هەر هێزێکی تر بێتە ناوچەکە ئەبێ تەنسیق و هەماهەنگی لەگەڵەوان ئەوان خوازیاری ئەوان بەڵام ئایا تاچەند لەما سەرکەوتوو دەکەنەوە ئیدارەکانی ئەمریکا دەزانی ئەوەی کەوا ئۆباما و ترەمپ کردیان لە دەورەی ڕابردوودا پاشەکشەی گەورەیان بە هەژمون و دەسەڵاتی ئەمریکا لەسەر ئاسی جیهانا کرد ئەمێنێتەوە بۆ خولی ئایندەی هەڵبژاردنەکان ئایا ترەمپ دەمێنێتەوە لە کۆشتی سپی سەرۆکێکی تریە ئەمە ڕۆژەکانی داهاتوو وەڵامی ئەم پرسیارانەمان دەدەن. سپاس دەکەم بە ڕێزبران ڕەوف چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ و لەسەر گرفتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گفتوگۆمان کرد. سپاس بۆ هۆشداریکردن، سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون، هەر شاد بن و خاتان لەگەڵ.